ئەم گەمارۆیە بە هیچ شێوەیە کاریگەری خراپی نابێتە سەر کاڵای وڵاتی جمهوری ئیسلامی ئێران بۆ ناو بازاڕەکانی هەرێمی کوردستانی ئێمە ئێستا زیاتر هەوڵیان داوە لەگەڵ وڵاتانی تریش کار بکەن وەکو تورکیا، وەکو میسر، وەکو لوبنان، وەکو خلیج بەگشتی بە تایبەتی وڵاتی سین کە لە دێر زمانەوە و تواندراوە ئێستاش بە بەرفراوانی کاری بازرگانی لەگەڵدا بکرێت و ئەتواندرێ ئێستا لەگە وڵاتی ئەوروپا لە ڕێگەی تورکیاوە زۆرترین کاڵا دێ بۆیە وڵات زۆرە ئێمە کاریان لەگەڵدا بکەین و هەوڵیش دراوە زیاتریش بەرفراوانی بتواندرێ لەگەڵ ئەو وڵاتانەی کەوا دراوسەیە بۆی نقلی هاتنی نرخ زیاد نەکا بۆیە لەگەڵ تورکیا زیاتر ئێستا کاری بازرگانی بەرفراوان بووە. زۆر لە کارخانەکان لەوانەیە لەگەڕ بکەون نەتوانن ئەو مەوادە ئەوەلیان لە دەرەوە بێن و بتوانن بیکەن بە کاڵایەکی وا بدێن بە دەرەوە ئەتواندرێ لەم کاتیا فرسەتێکی وا بهێندرێ ئەو کارخانانەی کە لەوێ و هاوشێوەی ئەو کارخانانە بتواندرێت لە هەرێمی کوردستاندا بمەزرێ بە شەرتێک حکوومەت هەرێمی کوردستان ئەبێ لەسەر خەت بێ و هاوکار بێ بۆ ئەوەی کەوا ئەم فرسەتە بخۆزینەوە ئێمە لە مەودوا گرنگی بە پیشەسازی بین، گرنگی بە کارخانە بین بۆ ئەوەی کەوا ئێمە ئەوەندە بە کاربەر نەبین هەر کاڵای بیانی بێنینە هەرێمی کوردستان.